مزگەوتەکان ئاوەدان و سدای زیکر و خوێندنی قورئانی پیرۆز هەموو گۆشەیەکی داگیر کردووە. هاوڵاتیان شەوانی قەدر زیندوو دەکەنەوە، هەتا نزیک پار شەو لە مزگەوت دەمێننەوە و بە شەونێژ و قورئان خوێندن و نزە و پاڕانەوە خوددا لە خۆیان ڕازی دەکەن. شەوانی قەدر ڕۆحیاتی خۆیان نوێ بکەنەوە بۆەوەی بتوانن ئینشاءالله قیامەتی خۆیان دەستەبەر بکەن و زاڵ بن بەسەر ئەو کۆسپوتەکارانێتە ڕێگەیان. وڵات تا ڕادێکی زۆر هەموو هاوڵاتێک دڵی پێی خۆشەوانشی کە بەشداری ناکەن هەر جۆرێک لە فەرحانیان پێوە دیارە. ئینسان لە شەوی قەدر ئەگەر بتوانێت خۆی دروستکە ئەتوانێت لە ماوەکانی داهاتووشە ئیمانەکە هێر بەهێزی بمێنێتەوە، بۆی بتوانێت بەردەوامی بە ئیمانەکە بە عەقیدەکەی بە تاعەت و عیبادەتی بە خواناسیەکەی. بەڵام بە پێچەوانەوە ئەگەر ئینسان لە قەدرە نەتوانێت لەو مانگە لەو 12 مانگە لە مانگی ڕەمەزانە بەتایەتی لە شەوی قەدرە نەتوانێت خۆی دروستکە، دوای مانگی ڕەمەزانیش ئیمانی وردە و دەکزە بێ تەنانەت ناتوانێت جەماعەتەکانی 5 فەرزە بە جەماعەت بکە. وەڵڵا لەخوا بەزیا بێشکر مبارەکەوە بێ بگرین و بۆ خۆمان باشە و ئەمرین و ئەچینەوە ژێر بەرەگەی خوان تەعالا بە حساب و کتابمان دەڕاکرێ و وەڵڵا ساڵێکیش بێتوانم دانیش. کۆتا دەشەوی مانگی ڕەمەزانی پیرۆز شەوانی قەدرن، تێیاندا وڵاتیان بە پەرستش و نزا و پاڕانەوە زیندویان دەکەنەوە. هەروەک لە ڕۆژانی کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزاندا هاوڵاتیان زۆرترین خێر و خێرات دەکەن و بە باشترین شێوە دەستباری نەخۆش و گرفتار و کەم دەرامەتەکان دەکەن. مامۆستایەکی ئاینی ژاماژە بۆ دەکات لای هاوڵاتیان دەشەوی کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزان کە شەوانی قەدرن تایبەتمەندی خۆی هەیە، بەو پێی دوعا و پاڕانەوەی تێدا گیرا دەبێت و قورئانی پیرۆزی ژەر لە شەوی قەدردا دابەزیوەتە ئاسمانی دنیا. کردەوەیەک کە لەم مانگی پیرۆزە لە خزمەت یابین کەوا خێر و چاکەیەکی گەورەمان بۆ ئەنووسێ قورئانی پیرۆزە، لە خزمەت قورئانە ئەبین، لە خزمەت شەو نوێژە ئەبین، لە خزمەت ذیکر و تەسبیحاتە ئەبین، لە خزمەت ئیستیغفار و داوای لێخۆشبوونە ڕەب العالەمینە ئەبین. خوای گەورە لە هەموو لایەکی قبوڵ کات. هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەگەڵ هاتنی بۆنەیەکی ئیسلامیدا بە باشترین شێوە خۆیان بۆ پێشوازی لێکردنی ساز دەکەن. مانگی ڕەمەزان و شەوانی قەدریش لە دروشمە ئیسلامیە گەورەکانن کە بایەخی ئەو تۆیان پێدەدرێت. هاوڵاتیان بە دەرفەتێکی دەزان بۆ نێوکردنەوەی بیر و باوەڕ بە ئاینەکەیان و ئەنجامدانی کردەوەی چاکە و بەهاناوە چوونی کەسانی کەم دەرامەت و کارە سادبار. سامەر فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.